کاک عادل زامێکی قولی کردە دڵمان چکە بەڕاستی قەت بیر ناچێتەوە ئەو ڕۆژانەی کە 10 ساڵ لە ئەنجومەنی ناوەندی ئێمە لە هەموو هەڤاڵانەدا بە یەکەوە بووین بەڕاستی خەمی ئەو پیاوە خەمێکی وایە هەرگیز بیر ناچێتەوە خەباتی تێکۆشانی من هەندێک سیفات و خاصیەتی زۆر جوانم لەو کا عادل مرادە بینی کا عادل مراد کەسێکی دەستپاک کەسێکی خۆ لە خۆبردەیی کەسێکی خاکی کەسێک بوو کە ینی هاوسۆز بوو لەگە ئایلەی شەهید لەگە بنەماڵی ئەوانەی کە مزاحینە ئەوانەی کە بەردی بناغی شتی نیشتمانی کوردستانیان دەرن لە ڕیزی پێشەوەیان کاک عادل مراد بوو بۆیە خاوەن فکر و ئایدیایەکی زۆر قوڵ بوو و تێگەشتێکی زۆر تایبەتی هەبوو بۆ یەکێتی بۆ سۆشیال دیموکرات بۆ دیموکراتی بۆ ئەم چەمکانەی کە خزمەت بە مرۆڤ دۆستی ئەەکەن کە عادلێشێک بوو لە هەر لە تەمەنی هەرزەکاریەوە مشوری گەلەکەی ناوەتە سەرشانی خۆی ئەشێک بوو لە هەرێ مرۆڤە تێکۆشەر و کۆنەدەرەکان و ئێمە لە ڕاستیا ئەو ماوەی کە کاک عادل بەرپرسی ئەنجومەنی ناوەند بوو ئێشێ بوو لەوانەیە کە سوودمان لێ بینی هەم لە لایەنی ڕۆشنبیری هەم لە لایەنی کوردایەتی کاک عادل یەکێک بوو لە سکرتێری ئەنجومەنی ناوەندی کە توانی بووی ئەنجومەنی ناوەندی ڕابگرێت هیچ کێشە و کەم و کوڕەیەکی تیانە بێت کاک عادل هەوڵێکی زۆری ئەدا بۆ پێشکەوتنی یەکێتی بۆ ئەوەی کە کۆنگرە بکرێ بۆی یەک ڕێزی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە جێبەجێ بکرێت بۆ ئێمە کە عادل توانیم بڵێ دیبلۆماتکار بوو سیاسی بوو هەرچی بۆ کە عادل بڵێن کەمە بەڕاستی بۆ ئێمە بەڕاستی بۆ ئێمە ئەندامانی ئەنجومەنی ناوەندی پێشوو مەدرسەیەک بوو ئێمە توانیمان زۆرش لە کە عادلەوە فێربین لە هەڵسکۆتمان لە کاری پێکەوەیمان لە یەکتیمیمان کاک عادل مراد جگە لەوەی ئەندامی دەسێدا مەزرێنەری یەکێتی و سکرتێری ئەنجومەنی ناوەندی بوو کەساتێکی نیشتیمانی بوو پەیوەندیەکی فراوانی هەبوو لەگەڵ زۆربەی هەرە زوری هێزولانە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان کەساتێکی دیبلۆماسی بوو لەو بوارەشدا لە سلکی دیبلۆماسیە پەیوەندیەکی فراوانی هەبوو لەگەڵ هێزولانە سیاسەکانی عێراق و لەسەر ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی وەکو گەنجێک کە سەرەتای خەبات تێکۆشانی ئەو گەڕێتەوە بۆ تەمەنی لاوێتی بێگومان کاریگەری بەسەر هەموو گەنجانی کوردستان و بەتابەتی گەنجانی ئێمە گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە کە ئەزمونێکە بۆ ئێمە قوتابخانەیەکە چاو لە ئەو بکەین خۆنەویستانە شان بدەینە بەر ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە بۆ خزمەتی میلەتەکەی خۆمان و کۆمەلگاکەی خۆمان. کاک عادل کەسێک بووە کە زۆر پاک زۆر دڵسۆز زۆر ئازا بووە زۆر چاونەترس بووە هەموو کاتێک ئیشی کرد بۆ ئەوەی کە هەموو حزبە کوردیەکان تەبابن لە بینی یەکدا هەموو کاتێک کاری کردو بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو حزبەکانی تردا و بەتایبەت لەگەڵ گۆڕان و حزبەکانی تردا تەبابێت هەمومان بە یەکەوە کار بکەن هەروەها لە هەمان کاتدا و کاری کردو بۆ ئەوەی کە لە کاتی خۆیدا خوالی خۆشبێ و یادی بەخێر زۆر کاری دەکرد بۆ ئەوەی کە کۆنگرە زوو ببسرێت کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگە ئەم ڕۆژە هەڤاڵ عادل مراد لە ژیانە بمایە دڵنیام لەوەی یەکەم کەس بوو کە داکۆکی ئەکرد لە ئەو کەسانێکەوە موچەیان نییە ڕخنەی ئەگەر لە حکوومەت بۆی کە دەست و بردکەن بۆی خەم و نەداری هاوڵاتیان لە بێموچەیی لە بێدەرامەتی ئاوریان لێ بدرێتەوە هەرچێک بکرێ بۆی هاوکاری خەڵک بکرێ پەیامی بۆ دووبارە بکەینەوە ئەو ڕێبازی ئەوان هەڵیان بژاردبوو ئێمە سووری لەسەر ئەو ڕێبازە تەمەنای سەرکەوتن بۆ ڕێبازەکەشی و ئێمە وەکو شاگردێکی ئەوان ئەوەی لە توانەوەنی ئێمە بێ دەیخێنەگەڕ بۆ ئەوەی تاوەکو ناوبانگ و پێگە و سەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بپارێزین لە دوای ئەوان. إنا أعتدنا للكافرين سلام إنا لنعناح ولا